بڕیارەکەی ئەنجومەنی ئاسایش کە لە 24 کانونی یەکەمی ساڵی ڕابردوودا داوای دەستبەجێی ڕاگررتنی بنیادنانی ئۆردوگا جوولەکە نشینەکانی لە تەل ئەبیب کردبوو بە تەواوی پێشێل کراوە بۆ سێم جار و لە ماوەی 12 ڕۆژ لە دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ بە سەرۆکی ئەمریکا حکوومەتی ئیسرائیل بڕیاریدا ئۆردوگایەکی جوولەکە نشینی دیکە کە زیاتر لە 3000 یەکەی نیشتەجێبوون لەخۆ دەگرێت لە ناوچەی کەناری ڕۆژئاوا دروست بکرێت. ئەوەش دوای بڕیارێکی دیکەی ئیسرائیل دێت بە بنیادنانی 2500 یەکەی نیشتەجێبوون لەسەر زەوی زاری فەڵەستینیەکان لە هەمان ناوچەدا کە ئەوەش ناڕەزایی دەسەڵاتی فەڵەستینی و یەکێتی ئەوروپایی لێکەوتوتەوە. بەر لە چەند ڕۆژێکیش دەسەڵاتدارانی تەل ئەبیب ڕەزامەندیان لەسەر بنیادنانی زیاتر لە 560 خانووی نوێ بۆ هاوڵاتیانی ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی شاری قودس نیشاندا. ئەوە لە کاتێکدا ترامپ یەکێکە لەوانی پشگیری بەهێز لە ئیسرائیل دەکات و جەخت دەکاتەوە گۆڕانکاری لە سیاسەتەکانی بارەک ئۆباما سەرۆکی پێشووی ئەمریکا دەکات و سەبارەت بە بنیادنانی ئۆردوگای جوولەکە نشین کراوەتر دەبێت. هەروها بڕیاری داوە باڵێۆزخانی ئەمریکا لە ئیسرائیل لە تەل ئەبیبەوە بۆ قودس بگوازێتەوە کە ئەوەش نیگەرانی زۆری فەڵەستینیەکانی لێکەوتوێتەوە. بڕیاریشە لە 15 ئەم مانگەدا لەگەڵ بنیامین ناتەنیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە شاری واشنگتن کۆ ببێتەوە و گفتوگۆ لەباری بنیادنانی زیاتری ئۆردوگای ئیسرائیلی کەن. وڵاتە عەرەبی ئیسلامیەکان و چەند وڵاتێکی دیکە بنیادنانی ئۆردوگا جوولەکە نشینەکان بە ناشەرعی و وەک بربەستێک لە بەردەم پرۆسەی ئاشتی نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان ناو دەبن. بەڵام ئیسرائیل لە ڕووی ئەمنیەوە بە پێویستی دەزانێت پێشی وایە قەیرانی نیشتەجێبوونی جوولەکەکانیش چارەسەر دەکات. فەڵەستینیەکانیش دەڵێن ئەو ناوچانی کە ئیسرائیل ئۆردوگاکانی لەسەر دروست دەکات خاکی فەڵەستین و سوپای ئیسرائیل لە جەنگی ساڵی 1967 دا کۆنتڕۆلی کردوون. موحدة وهذا غير صحيح طبعا غير قانوني. دەژڵێن ئەو ڕەفتارانەی تەل ئەبیب هێندەی تر هەوڵی پێکهێنانی دەوڵەتی فەڵەستین ئاڵۆزتر دەکات. بەڵام سیاسەتەکانی ترامپ هێندەی تر سەرۆکوەزیرانی ئیسرائیلی دەستکراوەتر کردووە تا ئۆردوگای جوولەکە نشینی نوێ دروست بکات کە پێشتر خاڵی ناکۆچی بوو لەگەڵ ئۆبامادا. ئەوش کە ئەوە پشڕاست دەکاتەوە بێدەنگی کۆشکی سپیە کە لەو کاتەوەی ترامپ بۆتە سەرۆکی ئەمریکا هیچ ئیدانەیەکی ئیسرائیلی لەو بارەیەوە نەکردووە. کاروان شێخ موحسین NRT